تکا دەکەم پێشە بچین ناو ڤیدیۆیەکە لایک سەبسکرایب لەبیر نەکەن. دوای چەندین ساڵ لە لەناوبردنی دانە بە دانەی خواکانی یۆنان کرۆیتۆس لە کۆتاییدا گەیشتە کۆتاییەک دواییەک لە یەکەم یاری گادۆڤوارەوە داوای دەکرد. ئەویش لەناوبردنی خواکانی یۆنانە چونکە پشتیان لە کرۆیتۆس کرد. کاتێ داوای یارمەتی کرد و کرۆیتۆس خواکانی یۆنان تۆمەتبار دەکا بەوەی ژن و منداڵەکەی گیانیان لەدەستداوە. لە کۆتاییدا هەواداران دەتوانن چاوەڕوانی چیرۆکێکی نوێی گادۆڤوار بکەن لە مانجی سێر لە بەرواری دەی سێ بڵاو دەکرێتەوە بە ناوی گادۆڤوار فۆڵن گاد. گۆڤارێکی ڕنگدارە واتە کۆمیک بووکە تێیدا چیرۆکی کرۆیتۆس دوای بەزادنی خواکانی یۆنان باز دەکات. گۆڤارەکە لە 4 مینی سیریەس پێک دێ لەلایەن ستودیۆی دارک هۆرس نووسراوە بڵاو دەکرێتەوە. سەربەتیمی پلەیستەیشنن بڕیار بوو لە 2020 بڵاو بکرێتەوە بەڵام دواخرا بۆ 2021 بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە. ئەو کۆمیکە باسی چی دەکا چەند دەنگۆیەک هەیە لە پۆستەری یەکەم کاتێ بڵاو کرایەوە. کرۆیتۆس و چەند کارکتەرێک نیشان دەدا لە هەمووی گرنگتر لە بەشی خوارەوە کرۆیتۆس نیشان دەدا لە ناو بیابانێک گەشت دەکات جا بەهۆی دار و درەختەکان بێ پێشبین دەکرێت میسری کۆن بێ. کرۆیتۆس یۆنان جێ بێڵێ بچێتە میسری کۆن لەوێ بڕیار بدا لە خۆی خۆش بێت چونکە تاکە دوژمنی کرۆیتۆس لەو زەمانە تەنیا خۆیەتی لە خۆی خۆش بێت لە بەرامبەر کوشتنی ژن و منداڵەکەی. وێنەیەکی نوێی کرۆیتۆس بڵاو کرایەوە هودیەکی لەسرە پێدەچێت ڕوبەڕووی تیمساحێک یان ئەژدیهایەک ببێتەوە. هەرچەندە زانیاری فەرمیمان نییە بزانین ئەو درڕندەیە چییە بەڵام گەر کرۆیتۆس لە میسری کۆن بێ ئەو تیمساحە ئەژدیهایە ناوی ئەیپێپە. ئەیپێپ شەیتانێکی گەورەیە لە شێوەی تیمساحێکی ئەژدیها لە دژی خواکانی میسری کۆن وەستاوەتەوە بە ناوی سێت و ڕا. کاتێ سێت ئاسیس لەگەڵ ڕا سێ خودای میسری کۆن بڕیاریاندا هێزێکیان پێ بدرێن تاوەکو حکمی میسری کۆن بکەن. ئەی پێ بەرهەڵستی ئەوانی کردووتی نەخێت بۆیەش هەرسێ خوای میسری کۆن بڕیاریاندا ئەی پێ بخەنە دۆزەخێک لە ژێر زەوی لەوێ بەندی بکەن. ئەی پێ لەوێ پلان دادنێت تۆڵە لە هەرسێ خواکانی میستر بکاتەوە. جا کرۆیتۆس چۆن ڕوبەڕوویان دەبێتەوە هێشتا نازانین تەنیا ئەوە دەزانین ئەگەر بێت و ئەو چیرۆکی گادۆڤوار لە میسری کۆن بێ کەواتە کرۆیتۆس ڕوبەڕووی ئەو 4 زەبەلەحەب دەبێتەوە سێ خواکەی مسر لەگەڵ شەیتانێک لە دۆزەخی میسرەوە. هەر کاتێ زانیاری زیاترم بەدەست گەیشت بە ڤیدیۆی نوێ بۆتان باز دەکەم. کاتێ بڵایش کرایەوە بێگومان لە چناڵی ژیری چڕۆکەتان بە زمانی کوردی بۆ باز دەکەم بۆیە لایک و سەبسکرایب و زەنگوڵە لەبیر نەکەن.